سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرما و گەرم لە خزمەتتان نابم بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین تەوەریەکەممان تایبەتە بێ بە پێدانی دەسەڵات و دەسەڵاتە کارجێڕی و دارایەکان واتە لا مەرکەزیەت بۆ پارێزگاکان لە هەرێمی کوردستاندا لە قۆناغی ئێستای هەرێمی کوردستاندا بۆ ئەو قەیرانانی کە ناوە بە ناو ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە بۆ گرفتە ئیداری و کارجێڕی و خزمەتگوزارانی لە پارێزگاکاندا ناوە بە ناوەسەر هەڵدەدەن دەبێت لا مەرکەزیەت چ سوودێکی هەبێ ئایا بۆ هەرێمی کوردستان لا مەرکەزیەت سوودە یان زیانە ئەوەی کە هەموو جارێک کە پارێزگایەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان قسە لەسەر لا مەرکەزیەت دەکەن قسە لەسەر پێدانی دەسەڵات دەکەن بە دەسەڵاتە خۆجەیەکان لە هەرێمی کوردستاندا بەرامبەر بەمە وشەیە کە هیچ کاتێک هیچ کەسێک ئاواتی پێ ناخوازێت کە دوو ئیدارەیە دەهێنرێتە ئاراوە ئەمانەی ئەو ڕوونکەینەوە کە پرسیار لەسەرەوە بکەین کە دوو ئیداری و لا مەرکەزیەت دوو چەمکی جیاواز و دوو سیستمی ئیداری جیاوازن لە ناوچەکەیە کە بیری لێ دەکرێتەوە و باز دەکرێت ئەوەی کە گرنگە ئێمە لێرەدا ڕوونی بکەینەوە ئەوەیە لا مەرکەزیەت بۆ پارێزگاکان چ سوودێکی هەیە چ دەسەڵاتێک دەدا بە ئەنجومەنی پارێزگاکان چ سوودێکی بۆ تاک هەیە لە پارێزگاکانە چ سوودێک بە خزمەتگوزاری لە سنووری پارێزگاکان قایم قامێتەکان ناحیەکان دەگەیەنێت کاتێک باسی لا مەرکەزیەت دەکرێت ئێمە بەپێی چ یاسایەک چ ڕێنماییەک دەتوانین لا مەرکەزیەت لە هەرێمی کوردستان بکەین ئەسڵەن لا مەرکەزیەت لە هەرێمی کوردستان ئێستا لە دەستی کێدایە بۆ بڕیاری لێ نادرێت ئەمانە تەورەکانی گفتوگۆی تەوریەکەمانە بن لە تەوری دۆمیشدا باز لە حکوومەتەکەی مستەفا کازمی دەکەین کە بڕیار وایە لە هەفتەی ئایندەدا واتە لەم هەفتەیەدا کە تێداین خەت و خاڵی دەربکەوێ و بچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەبارەت بە تەوەریەکەممان میوانداری بەڕێز ئازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردووە کە بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵمانە کاگازات زۆر بەخێربی سوپاس بۆ ئامادەبوونە زۆر سوپاس بۆ بەڕێزان و بۆ بینێرانی گەلی کوردستان کاگازادەوەی کە پرسیارە جددیەکەی ئەوەیە ئێمە لە هەرێمی کوردستان یاسامان هەیە لە کاتی بانگەشەکاندا سەرجەم حیزبە کوردستانیەکان باسییان لەوە کردووە کە کار لەسەر لا مەرکەزیەت و چەسپاندنی دەکەن بەڵام تاوەکو ئێستا ئەمە نەبووە بە بڕیار و جێبەجێ نابێ و یاساکە دوای پەسەندبوونی لە ئەنجومەنی بڵین پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی وەزیران ناچێتە بواری جێبەجێکردنەوە سڕی ئەمە ئەبێ لە چیا بێ بەڕایت زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرانی گەلی کوردستان بەگشتی دیارە بابەتەکە بابەتێکی زۆر گرنگە کە ئێستا پێی دەوترێ بابەتی لا مەرکەزی یان ناوەندێتی کە خۆی بریتە لە دابەزان و گواستنەوەی بڕیاردان و جێبەجێکردن لە ناوەندەوە بۆ خوارەوە یاواتە بۆ یەکە کارگێڕی و واتە بۆ سیاسی و هەروەها بۆ ناوچە جوگرافیەکان دابەزێت ئەمە بۆ خۆی دابەزانی ئەو دەسەڵاتانەیە بەڵام تا ئەم ساتە وەختە دانەبەزیوە یەکێ لەو گرفتانەی کە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بۆ تەواوی تەنانەت بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ وەزارەتەکان و بۆ پارێزگاکان و یەکە ئیداری و کارگێڕەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بۆ پێم وایە بە تایبەتی لەم ساتە وەختەیە نەبوونی لا مەرکەزیە لەبەریش بەهۆی دیارە ڕاستە بە پێی پرسیارەکەی بەڕێزت و لە بەرنامەکانی تر و لە زۆربەی کەناڵەکان و زۆربەی پەرلەمان تارەکانیش کە ڕایەنگەیان زۆربەی ئەو یاسانی لە پەرلەمانی کوردستانەوە دەرچوونەوە بەداخەوە تا ئێستا نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە و لە ڕەنگە ئەمە بۆ ئەنجومەنی پارێزگاکانیش ڕاست و دروست بێەوە ئێمە بەنسبەت ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە یانی زیندووترن نمونەی ئێمە ئەوەیە کە لە ساڵی 2017 ئێمە پرۆژەیەکمان پێشکرد لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پێشکەشی ئەنجومەنی وەزیران کردبوو کە پرۆژەکە بریتی بوو لە شێوازێکی لا مەرکەزی بۆ دابزانی دەسەڵاتەکان لە لووتکەوە بۆ خوارەوە یا لە ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتەکان دواتر و بۆ پارێزگاکان و اینجا بۆ قایم قامێت و بەڕێوەبەری ناحیەکان کە ئەمە بۆ خۆمان نمونەیەکی زیندووە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەدڵنیایی بۆ یاساکانی پەرلەمانی کوردستانیش بە هەمان شێوەیە بۆ ئێمە وای دەبینین کە بە تایبەتی لەم کات و ساتەیەوە لە دوای 91ەوە لە 91 تا 94 کە بۆ خۆمان بینیمان تا ڕادەیەک حکوومەت یەک حکوومەتی بوو و دواتر 94 بۆ 98 بوو بە ئەویش ینی شێوەیەکی لامەرکەزی بوو بە شێوەیەکی چۆن بڵێ بوو بە دوو ئیدارەی و دواتر دوای ئیدارەکان یەکی گرتوۆتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا لە ئەنجامی ئەو یەکگرتنەوە ڕوخانی ڕژێمی باسی ئیفاشی تا ئێستا نەتوانراوە وەکو پێویست پرۆژەکان خزمەتگوزاریەکان
بە ئەولەوێت بگەێنرێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی کە ئێمە باسەکەین زیاتر مەبەستمان سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و نمونەشمان زۆرە لەو بابەتانە و ئەگەر پێویست بکە ڕەنگە توانین هەر لێسەر لەم بەرنامەیە دەیان نمونە پێشکەش بکەین کە ئەو دەسەڵاتە کە مرکزی بووە پێم وایە زیانی گەورەی بە ئاوادانکردنەوەی هەرێمی کوردستان گەیانوە، زیانی گەورەی بە موچەخۆرانی هەرێمی کوردستان گەیانوە، زیانی گەورەی بە متمانەی نێوان هەوڵاتیان و حکوومەتی هەرێمی کوردستان گەیانوە، زیانی گەورەی بە بە شەفافێت گەیانوە، زیانی گەورەی بە دادپەروەری گەیانوە و زیانی گەورەی بە چارەسەری هەموو گرفتەکانی هەرێمی کوردستان گەیانوە. باش ئەوەی کە ئێستا تۆ باسیەکەی ئەوە تەنها بۆ سلێمانی ڕاستە یان بۆ هەموو کوردستان؟ تۆ لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان پەیوەندیت هەیە ئەوان ڕایان لەسەر ئەم بابەتە چییە؟ ئێمە بۆ خۆمان هەموو ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان یەک یاسامان هەیە. یاساکەمان یاسای پارێزگاکانی هەرێمی کوردستان، یاسای ژمارەسەی ساڵی 2009 بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان دەرچووە. ئەم یاسایە لە پەرلەمانەوە دەرچووە، دواتر ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە و لە ناو یاساکەیە بە تایبەتی مادەی 5 ئاماژەی کردووە بە دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگاکان کاڵێ دەسەڵاتی چاودێریە لە ناو سنووری کارژێڕی پارێزگادا و بۆ مافی دەرکردنی بڕیار و ڕێنمایی و ڕاستپاردەی هەیە لە سنووری جوگرافی ئەنجومەنەکەیە بۆ ڕێخستنی کاروباری کارژێڕی و دارایی بە پرینسیپی ناسەنتەری بۆ پێشکەشکردن و گەیاندنی باشترین خزمەتگوزاری بە هاوڵاتیان. کەواتە ئەمە هەر بۆ ئێمە نییە، یعنی بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە و سیستەمەکەش کە باسیەکە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستانە و ئێمەش لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەرچی داوا بکەین یعنی یەک خاڵیتیایە کە ئێمە دەسەڵاتمان بۆ سنووری جوگرافی ئەنجومەنەکەی خۆمانە ئەجینا بەپێی یاساکە بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و تەمە ناکەین کە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان هاوشێوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجومەنی پارێزگاکانی ئەوانی بەرنامە و پرۆژەیان نەبێ بۆ ئەوەی کە بۆ ئامادەکردنی پرۆژەیەکی لامەرکەزی ئێمە پێشمان خۆشە ئەگەر بکرێ پرۆژەکە پرۆژەیەکی هاوبەشی هەرسێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای هەولێر و دهۆک بێ بە دڵنیایی ئێمە زۆرمان پێ باشترە و ڕەنگە پرۆژەکە بە شێوەیەکی باشتریش خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە. ئەو کاتە ئەگەر پرۆژەی هەرسێ ئەنجومەن بێ کەواتە خزمەت بە هەموو هەرێمی کوردستانەکە. ئەگەر هەر پرۆژەی ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بێ ڕەنگە ئەم پرۆژەی ئێمە خزمەت بە سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکە. بۆیە ئێمە شتێک پێشکەش ناکەین کە ببێتە خوانەخواستە جێی گلەی و گازندەی حکوومەتی هەرێمی کوردستانی. بۆیە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران بەگشتی دڵنیاکەینەوە لایەنە سیاسیەکانیش دڵنیاکەینەوە ئەوەی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەگوزەرێ و باسیەکەین و لە بەرنامەمانایە و ئەمانەوەی ئامادەکاری بۆ بکەین بە هەموو شێوەیەک دوورە و بەدەرە لە دوو ئیدارەی. بۆیە هیوادارم ینی پرۆژەکەمان نەبن بە ئاقار و بە ئاراستەیەکی تراکە بابەتەکەی ئێمە لامەرکەزیە بیبن بە ئاراستی ئەوەی کە داوای دوو ئیدارەیەکەین. بەڵێ من وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و جگە لەوەی کە لەگەڵ تەواوی فراکسیۆنەکانی ئەنجومەنی پارێزگاش گفتوگۆمان کردووە بە هیچ شێوەیەک ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی نە باسی دوو ئیدارەی دەکەین و نە لەگەڵ دوو ئیدارەییان، بەڵام تەواو ئامادەکاریەکەین بۆ ئەوەی پرۆژەیەکی ینی تەواو ئامادە بکەین بۆی بتوانین لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە کە ئاراسی ئەنجومەنی وەزیرانیەکەین خزمەتی هاوڵاتیانی سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگاکەمانی پێ بکەین. باشە لە ناو فراکسیۆنەکانە دەنگ و باسی لامەرکەزی چۆنە لە سلێمانی؟ ئێمە ڕۆژی پێنجشەم واتە 23 مان کۆبوونەوەیەکمان کۆبوونەوەی نائاسایی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو. دیارە کۆبوونەوەکە کۆمەڵێ بابەت و بڕگەی لە خۆی گرتبوو لەسەر ئەوەی کە هەندێ باس لە ناو یا هەندێ ئەندامانی ئەنجومەن باسی ئەویان کرد کە گفتوگۆیەکیش بکەین لەسەر بابەتی لا مەرکەزی. بەڵێ هەندێک لێک تێنەگەیشتن و هەندێکش لە بەتایبەتی دوو ئەندامی ئەنجومەنی بڵین یەکێک لە حیزبەکانی تر کە چوونە دەرەوە و هەروە ئەلانیان کرد کە بایکۆتی کۆبوونەوەکەیان کرد. بەڵام هیوادارم کە دوای ئەوەی کە ئێستا کۆبوونەوەیەکمان داناوە بۆ بەیانی بۆ لە سەرۆکایەتی و سەرۆکی فراکسیۆن تەواوی فراکسیۆنەکانی ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئێمە یاداشتێکمان بۆ هاتووە لە ڕۆژی پێنجشەمە 23 مانگەوە بە واژووی 14 ئەندامی ئەنجومەن کە داوای
داوای پێکێنانی لیژنەیەکەکەن و ئەو لیژنەیە بۆی لە ڕێگای ئەو لیژنەیە بتوانێت لیژنەکە ئامادەکاری بکە بۆ ئەوەی پرۆژەیەکی جوان ئامادە بکە بۆ سیستەمی لامەرکەزی و لە ڕێگای ئەو پرۆژەیە کە کۆی فراکسیۆنەکانی تیابێت لە هەموو فراکسیۆنەکان نوێنەرانە بێت لەناو ئەو لیژنەیە بۆی بە هەمویان بتوان پرۆژەیەکمان پێشکەشکەن و ئێمەش دەوڵەمەندی بکەین و پێشکەشی ئەنجومەنی وەزیرانی بکەین بەدڵنیایی گلەی و گازندە و ناڕزایی هەبووە بەڵام ئومێد دەکەین دوایەوەی تێگەیشتن لە بەرنامەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە پرۆژەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە پێویستە تەواوی نوێنەری فراکسیۆنەکانی تیابێ و کاتە دەرەکەوێت کە ئێمە مەبەست و نێتێکی چەند خێر و باشمانەیە بۆ پرۆژەیە. باشە مەرکەز یاخود بڵین ناوەند یان حکوومەتی هەرێم ئەوەی کە لە هەولێرە وەکو ئەنجومەنی وەزیران بە گشتی سوود لە لامەرکەزیەت دەبینێ خۆی و ئەگەر ئەو سوود دەبینێ سوودی بۆ پارێزگاکانیش چییە؟ بە دڵنیایی من پێم وایە پێش هەموو کەسێ ینی دەسەڵاتی ناوەندەکە سوودی لێبینێ ئەوەی کە سوودی لێبینێ ئەوەیە کە یەکەم هەر دەسەڵاتێک هەر حکومڕانیەک کە سیستەمێک یا پرنسیپێکی لامەرکەزی پەیڕۆ بکە لە ناو دەسەڵاتەکەی خۆیە پێم وایە گەورترین متمانە پەیداکە لە نێوان خۆی وڵاتانی دراوسێ لە نێوان خۆی وڵاتانی دەرەوە بە تایبەتی ئەوروپا و هێزەکان کە ئەوان بڕواایەکی تەواویان بە لامەرکەزی هەیە بۆیە ئەمە لە ڕووە ئامو گشتێکەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەمە گرنگجێکی زۆری هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووەکەی ترەوە ئێمە پێمان وایە کە دەسەڵاتەکان دام بەزیێ و کە لامەرکەزیێت جێبەجێەکرێ کەواتە پارێزگاکان بۆ خۆیان دەبێ مشوری خۆیان بکەون دەبێ هەمویان ڕکابەری یەکتر بن لە زیادکردنی داهاتی خۆیان لە باشبەڕێوەبردننی پارێزگاکانی خۆیان لە جوان پێشکەشکردنی پرۆژەی خزمەت گوزاری لە جوان ئاوەدانکردنەوەی سنووری جوگرافی پارێزگاکەی خۆیان هەموو ئەمانە واکە کە بۆ نمونە پارێزگای سلێمانی بکەوێتە چێبەرچێەوە لەگەڵ دووەکە لەگەڵ هەولێرە هەولێر پایتەختە لەگەڵ هەردوو پارێزگاکەی تر بکەوێتە چێبەرچێەوە بۆی کە بتوانن بە چ شێوازێک باشترین و زۆرترین داهات بۆ پارێزگاکانی خۆیان پەیدا بکەن و بۆی باشترین خزمەتی پێ بکەن کەواتە کە ئەمە بوو واتە حکومڕانی بە شێوەیەکی لامەرکزی یەکەوێتە ناو پارێزگاکانەوە کە کەوتە ناو پارێزگاکانەوە کەواتە بەیانی هەم کەم و کوڕیەک کە لە پارێزگایە هەبوو ئەو کاتە گلەی و گازندەکە ڕوو لە حکومڕانی ئەو پارێزگایەکە ڕوو لە دەسەڵاتەکانی ئەو پارێزگایەکە کەمتر گلەی و گازندەکان ناڕزایەکان ڕوو بەڕووی ئەنجومەنی وەزیران و بڵین حکوومەتی ناوەن دەبێتەوە کەواتە لە هەموو ڕووەکانەوە سەرکەوتنیی گەورەیە بۆ حکوومەت وەکو وتمان و شەفافێتێکی باشی شەبێ دادپەروەریەکی باش بەرقەرارەکرێ و پێشم وایە ئێمە قەنەعەتمان وایە کە دەرمانێکی باشە بۆ تەواوی ئەو دەردانەی کە هەم لە ڕابردووە بە تایبەتیش لە ئێستا کە بەرۆکمانی گرتووە ڕەنگە لە داهاتوودا بە شێوەیەکی خراپتریش بەرۆکمان بگرێت. پرسیارێک هەیە ڕەنگە زۆر پێویستی بەڕوونکردنەوە بێ ئەویشەوەیە کە بە تایبەتی لەو سەردەمانەدا کاتێکی وەکو ئێستا کە گرفتی موچە دروست دەبێ یعنی جۆرێک لەوە لە خەیاڵا دروست دەبێت کە لامەرکەزیێت هەبێ ڕەنگە پارێزگاکان بتوانن موچەی خۆیان بدەن ئەمە هیچ پەیوەندیەک هەیە لە نێوان لامەرکەزی و خەرجکردنی داهات بۆ موچە یان ئەو داهاتی لە پارێزگاکە تر تەواو پارێزگار و ئەنجومەنی پارێزگا دەتوان قۆرخی بکەن و هەمووی دەست بەسەرا بگرن ئەمە چۆنە؟ خۆی لە هەم ینی لامەرکەزیەتی هیچ وڵاتێک لە هیچ وڵاتێکی تر ناچێت لامەرکەزیەتەکان بە پێی ئەو وڵاتانی خۆیان وای ئێمە بەپێی هەرێمی کوردستانی خۆمان دەتوانین بەپێی ئەو لامەرکەزیەتی کە باشترین لامەرکەزیێت و باشترین جۆرێتی و باشترین سیستەمێتی کە دای ڕێژینەوە و پەیڕەوی بکەین و بۆی بیخینە بواری جێبەجێکردنەوە ئەوە لەوێ قەرارەدا ئەجینە بە داهاتی سامانە سروشتیەکان کە داهاتێکی ناوەندی و بە بەردەوامی ئەگەڕێتەوە بۆ بەنسبەتی ئەمەوە گەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ناوەندی حکوومەت کەواتە موچەکە تەواوەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان و خۆی دابینیەکە بەڵام لە داهاتە ناوخۆیەکانی تر کە ئەم داهاتانە هەمووی کۆوەکرێتەوە ئەچێتە بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی و کە چووە ئەم بانکە ئەمە مانای ئەوە نیە تر حکوومەتی هەرێمی کوردستان یا وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئاگای لێەوە نییە لە سلێمانی چییە گوزەرێ و چی پیا بوو و چی داهاتە و چۆنە و خەرجی چۆنەوە داهاتەکان ئەچێتە چۆ و چێ خەرجێکا و بە چی میکانیزمێک خەرجەکرێ بە پێچەوانەوە ئەو داهاتانە کە دێچێت ناو بانقی ناوەندی هەرێمەوە
لە تەواوی داهاتەکە حکوومەتی ناوەند ئاگادارەکرێتەوە لە تەواوی میکانیزم و شێوازی خەرجەکانی ئەو پارەی کە خەرجەکرێ بۆ پرۆژەکان و خزمەتگوزاری و ئاوادانکردنەوەی سنوورەکە هەمووی وەکو خۆی ئەچێتەوە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان. یعنی شتێک شاراوە نابێت لە حکوومەتی هەرێمی کوردستان یا ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەوان لێی بترسن و دوودڵن لێی بڵێنەوەی ترەوە دابڕاوە ئێمە ئاگامان لێ نامێنێ. نەخێر، ئاگایان لە هەموو داهاتەکانە بێ و ئاگایان لە هەموو خەرجەکانی شەبێ لە جیاتی ئەوەی داهاتەکە بەکاش بڕاتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو کاتە لە بەکاش لە پارێزگاکان دەمێنێتەوە و بە ژمارە و بەڕەقەمەچێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و دواتریش پرۆژەکان بە ئامار و داتا و بە دەرخستەوە ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر شێوازی خەرجکردنەکەی. زۆر باشە. ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئێستا ئەوانی کە لە کوردستان هەن هەمویان بۆ ئێستا ڕۆڵیان چیە بۆی کە هەوڵ بن بە تەواوەتی لا مەرکەزێت ببێتە بابەتێکی گرنگ و ناوەند وا لێ بکەن قەناعەت بەم پرۆژەیە بکە. ئەمە لەلایەک لایەکتر لە دوای ئەوەی ئەگەر لا مەرکەزێت جێبەجێ ببێ ئەو ڕۆڵە چی ئەبێ کە ئەنجومەنی پارێزگاکان پێویستە ببینن. ئەومان لەبەر چاون بێت، یعنی کە لە ڕابردووە زۆر جار خەڵکیش و خۆشتانیش لە ئەنجومەنی پارێزگاکان گلەیتان هەبووە لەسەر ڕۆڵی ئەنجومەنی پارێزگاکان و توتانە کە پێویستە ڕۆڵیان زیاتر بێ، چالاکییان زیاتر بێ و دەسەڵاتیان زیاتر بێ بە حکمیەوەی ئەمانە پەرلەمانی خۆجەین. بە دڵنیایی ئێمە ئەو یاسایی کە باسمان کردی یاساکە ئێمە هەموو جارێک گوتومەنە ینی هەنگاوی یەکەمی یاساکە پێویستی بە هەموارکردنەوەی کە ئەمە پێشتری لەگەڵ پەرلەمانی کوردستان قسەمان کردووە بۆی کە پەلە بکرێ لە هەموارکردنەوەی یاساکە بۆی بتوانێت دەسەڵاتەکە بە شێوەیەکی باشتر بۆ ئەنجومەنی پارێزگاکان ڕێخاتەوە. هەنگاوی دووەمی ئەوەیە کە بۆ ئەوەی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان بە شێوەیەکی جوان و بە ئەوەی کە لەگەڵ لە یاساکەیە جێبەجێ بکرێ هەموو ئەو پرۆژانەی هەموو ئەو بودجانەی کە دێتە پارێزگاکانی هەرێمی کوردستان پێویستە ئەو بودجانە بێتە ئەنجومەنی پارێزگاکان، واتە کە هاتە ئەنجومەنی پارێزگاکان لە ئەنجومەنی پارێزگاکان دەنگی لەسەر درێ پەسە نەکرێن جاگەڕێنرێتەوە بۆ پارێزگا و بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی جێبەجێ بکرێ. بۆ لەبەرەوەی هەموو ئەو پرۆژانەی کە ئاماداکرێ بۆ پەسەندکردن بێتە ئەنجومەنی پارێزگاکان لە خوارەوە سەرۆکی یەکە کارگێڕەکان، شارەوانەکان، سێکتەرەکانی تەندروستی، پەروەردە، شارەوانی و بە کوی سێکتەرەکانی تریشەوە ئەوانە لەگەڵ نوێنەرێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە هەمویان پرۆژەکە داڕێژن. ئەم پرۆژەیە زەڕور و پێویستە و ئەو لەوێتی هەیە بۆ ئەم ناوچەیە دەبێت ئەم پرۆژانە داخل بکرێن. ئەو کاتە ئەنجومەنی پارێزگاش نوێنەرەکەی بەشدارە و دوای ئەوەی کە دێتەوە پارێزگا بێتە ئەنجومەن لە ئەنجومەن پەسەند بکرێ و دواتر کە دەنگی لەسەر درا گەڕێتەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ جێبەجێکردن. لەم خولەی ئێمە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانە تا ئێستا ئەم میکانیزمە ڕووی نەداوە. تا ئێستا هیچ بودجەیەک هیچ پرۆژەیەک ناتوەتە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان و پەسەندی بکەن. یعنی یەکێ لەوانەی کە ئەنجومەنی پارێزگاکان نەیتوانی ڕۆڵی خۆی ببینێ ئەوە بووە کە ئەمە دەسەڵاتی ئەنجومەن نەبووە. تا ئەم ساتە وەختەش حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە هیچ بودجەیەک بنێرێتە ئەنجومەنی پارێزگا پەسەند بکرێ و دواتر بگەڕێتەوە بۆ پارێزگاکان. ئەمە خۆی لە خۆی دەبینێتەوە لە گەورەترین مەرکەزیەتە، واتە لە گەورەترین حکومڕانی مەرکەزیەتە کە پێم وایە ئەمە شێوازێکی زۆر ناتەندروستی ئاراستە کردووە و لەم ماوەشە بە تایبەتی لە سەردەمی ئەم هاتنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و مەترسیەکانی، یعنی هەموو بودجانەی کە هاتووەتە پارێزگاکان و ئیدارە سەربۆخان هیچ ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بە کۆی ئەنجومەنەکان کەسمان ئاگامان لێ نییە. یعنی کەسمان نازانین چەند هاتووە، چەند ڕۆژتەوە، چۆن خەرج کراوە، چۆن خەرج نەکراوە، کە ئەمانە مەفروزە لەبەرەوەی ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژێراوی خەڵکن، نوێنەری هاوڵاتیانن و لە پرۆسەیەکی دیموکراسیە یا بوونە بە نوێنەری خەڵک. یعنی مەفروزە ئەو داهاتانی کە دێتە پارێزگاکان وەکو پرۆژە بێتەوە ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی پارێزگاکان پەسەند بکرێ و دواتر ئەنجومەنی پارێزگاکانیش چاودێر بن بەسەرەوە بۆی بتوانن بە شێوەیەکی باش پەسەند بکرێ. من دەمەوێت ئاماژە بکەم بەوەی کە یعنی لەو نەهاتنی بودجە و پرۆژەکان بۆ ئەنجومەنی پارێزگاکان لە جێبەجێکردنی دەسەڵاتی مەرکەزی بزانە چ زیانێکی بە پارێزگاکان گەیانەوە. وەکوتم من دڵنیام پارێزگاکانی تریش گلەی و گازندەی خۆیانەیە، بەڵام ئێمە ئەتوانین لەسەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسە بکەین. ینی هەندێک شت هەیە ئەوە نەوتراوە پێشمان ناخۆشە باسیکەین، بەڵام خەسخانەیەک دەرچووە بۆ ئیداری ڕاپەڕین، خەسخانە دەرچووە بۆ ئیدارەی گەرمیان، ئەنوای پرۆژە دەرچووە بۆ پارێزگای هەڵەبجە، شەقامی 100 مەتری دەرچووە بۆ پارێزگای سلێمانی، ئاوی ڕاکێشانی ئاوی گۆبتەپە بۆ قەزای چەمچەماڵ لە ئەمانەی کە من باسیەکەم هەمووی 2011 و 2013 زایدەن کۆمەڵێ پرۆژەی استراتیجی تر
کە خزمەت بە کۆمەڵانی خەڵکەکات لە 2011 و 12 و 13ەوە ئەم پرۆژانە کەشف و دەرخستەی بۆ کراوە دواتر گرێبەستەکانیان دەرچووە تەندەرینی بۆ کراوە و ئیحالەش کراوە پارەشی بۆ تەرخان کراوە تا ئێستا یەکێ لەم پرۆژانە جێبەجێ نەکراوە لە سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە کە پارێزگای سلێمانی وەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینی شەگرێتەوە ئەمە یعنی ئەمە خۆی لە خۆیە یەکێکە لە ڕێکارە ناتەندروستەکانی حکومڕانی ناوەندی یا مرکزی یعنی بەڕاستی تۆ ئەم کۆمەڵە پرۆژەی استراتیژیەوەیە لە ماوەی 7 ساڵ 8 ساڵەتیان 9 ساڵیشە جێبەجێ نەکراوە بەڵام لەگەڵەوەیە خەستەخانەیەک لە سلێمانی دروستکرا بە 10 ڕۆژ لە گەرمیان دروستکرا بە 20 ڕۆژ لە هەڵەبجە دروستکرا بە چەند ڕۆژێک ئەوە لە ئیداری ڕاپەڕین بە هەمون شێوە لە چمچەماڵ بە هەمە شێوە لە شەر و شارچکەکانی تریش یعنی ئەمە چییە ئەمە یعنی بۆ سەرمایهدارێک یا دوو سەرمایهدار بتوانێت لە 20 ڕۆژە لە 10 ڕۆژە خەستەخانەیەک دروستکە حکوومەتی هەرێم ناتوانێت لە 10 ساڵە نەخۆشخانەیەک دروستکە ئەوە هەموو ئەو ڕێگا ناتەندروستانەیە کە لە ڕێگای حکوومەتی مرکزیەوە ئەنجامەکەی بەم شێوەیە و نایشارینەوە ئێمە حکوومەتێکی دوو حیزبی واتە ئەو حکوومەتەی کە لە 92 یەکێتی و پارتی پێچانیانە بینیمان دواتر دوو ئیدارەیشمان بینی حکوومەتی جیاواز واتە دوو ئیدارەیەەکە و دوای دوو ئیدارەکە یەکگرتنەوەی حکوومەتەکە هەموو ئەمانەمان تاقی کردەوە حکوومەتی بنکەفراوانی 5 حیزبەکە و گشتیمان تاقی کردەوە هیچی سەرکەوتنی بەدەست نێنەوە پێم وایە هیچی نەیتوانی ئاوات و خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆران بەدەست بێنێ بۆیە ئێستا ئەوەی کەماوە تاقیمان نەکردوێتەوە ئێمە پێمان وایە لە هەرێمی کوردستان کە دەستمان بۆ نەبردەوە تاقیمان نەکردوێتەوە سیستەمی لامەرکەزیە ئەو سیستەمی لامەرکەزیەی کە لە زۆربەی وڵاتانی کە جێبەجێ کراوە بە تەواوەتی بۆتە سیستەمێک باشترین خزمەتی بە هاوڵاتیانی شوێنەکانیان کردووە بە تایبەتی ئەوەی کە لە ئەمریکا ڕوویدای و کە پێشتر ئەمریکای باکوور بۆ ئەمریکای باشوور بۆ لە ئەمریکای باکوور من ناوچەکە ناوچەیەکی سناعی بۆ بەرهەمێنانی سناعەت زۆر بۆ لە ئەمریکای باشوور ناوچەیەکی کشت و کاڵی بۆ زراعەت زۆرتر بۆەوە ئەوەی کە لە ئەڵمانیا بە شێوەیەکی تر بەکار هاتووە کە ئەم سیستەمێکی لامەرکەزی بووە کە لە بەلجیکا لە هەموو ئەم شوێنانە کە بەکار هاتووە گەورترین سەرکەوتنی بەدەستێناوە کەواتە تەکساس ویلایەتێکە لە ڕاستیە لە ئەسڵا پێشتر خۆی سەر بە مەکسیک بووە یعنی ئێستا لەبەر ئەوەی کە هەموو ئازادیەکانی پێدراوە و بۆتە خاوەن سەرمایە و ئابوووریەکی باشی یەکێ لە ویلایەتەکانی ئەمریکاوە لە ژێر سێبەر و دەسەڵاتی وڵاتێکدایە کە لامەرکەزێتی تەواوی داوە پێی دیموکراتێتی تەواوی داوە پێی ئازادی تەواوی داوە پێی ئێستا خۆی بەخواستی خۆی ماوەتە وەکو ویلایەتێک لە جێر دەسەڵاتی ئەمریکایە بۆیە هیوادارم ئەوەی کە تاقیمان نەکردوێتەوە لامەرکەزیە ومێ دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە بە حساسیت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لە پارێزگای سلێمانی وەرنەگرێت و بە هەمان میکانیزم ئەنجومەنی پارێزگای هەولێر و دوهۆکیش بۆ سیستەمی لامەرکەزی و بۆ پرۆژەی سیستەمی لامەرکەزی ئەوانی دوێنە هێڵ و وەکو وتم ئێمە داواکەین بە هەمومان یەک پرۆژە بێت باشە ئەگەر ئەمە هەر ئیستیجابەتان دەست نەکەوت مادەم یاسایەک هەیە ئێوە ئەنجومەنی پارێزگا یەک هەڵوێستان چێبێت دوو دەتوانن خۆ بەخۆ بڵێن ئێمە و یاسایە جێبەجێکین مادەم یاساکە لە پەرلەمان دەرچوو لە ئەنجومەنی وەزیرانیش پەسەند کراوە ئێمە یاساکە وەکو وتم یاساکە لە پەرلەمان دەرچوو پەسەندیش کراوە و یاساکە ئێستا بۆ ئەنجومەنی بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە 7 حیزبین لە 6 فراکسیۆنە بەڵێ هەر کاتێ زۆرینەی دەنگی ئەندامانی ئەنجومەن بۆ هەر پرۆژەیەک هەر بەرنامەیەک بچێتە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە و دواتر بە دەنگدان یەکلاکرێتەوە کە زۆرینەی هێنا بە تەواوەتی ئەوەی کە دەنگی هێنا ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئێمە پێمان خۆشە لە ڕێگای پرۆژەی هاوبەشی هەم تەواوی فراکسیۆنەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە بێ و دواتریش پرۆژەی هاوبەشی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بێ و بیدەینە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیرانیش یعنی بتوانێت وەڵامێکی ڕاست و دروستی هەبێ و ئەوش دەرفەتێک بڕەخسێنێ بۆەوەی ئەم سیستەمە تاقیکەینەوە نەچێتە باری گرژی و ئاڵۆزی و ئەوان ئێمە دەستبەرین بۆ لامەرکەزێت و ئەوان بە دووبی ئیدارەی لەسەر ئێمە حسابیکەن بۆیە هیوادارین بەو ڕێگایە نەڕات بەم ئاقارەیە بڕات کە هەمومان لە هەرێمی کوردستان ئەمانەیە خزمەتی هاوڵاتیان بکەین ئەمانەیە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابینکن بە شێوەیەکی دادپەروەرانە. کاگازات سوپاس دەکەم کاتەکارەوەندا بوو دەرفەتی ینی کاتمان نەماوە سوپاس دەکەم ئەگەر شتێک ماوە لەسەر لامەرکەزێ بتوێ بیڵی سوپاس دەکەم ئەگەرنا
لا مرکزیت من دەتوانم بڵێم جاریشتر ڕەنگە دووبارەش بێ ئەڵێم بەشێکی زۆرە لە دادپەروەری و لە ڕێگای لا مرکزیەوە کە تا ئێستا جێبەجێمان نەکردووە ئەتوانین باشترین و جوانترین پرۆژەی خزمەتگوزاری و ئاوادانکردنەوە پێشکەش بە وڵاتیانی کوردستان بکەین. زۆر سپاس دەکەم ئازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. سپاس کە لە تەوەریەکەم لەگەڵ مابووی. سپاس بۆ ئێوەش پشوویەکی کوردۆرە گرم و بۆ تەوەری دۆمەگەڕێم وڵاتە. جارێکتر سڵاتان لێبێ. بڕیار لە ئەم هەفتەیەدا مستەفا کازمی ڕاستپێدرا بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی سەردانی هەرێمی کوردستان بکە لەگەڵ لایەنە کوردیەکان کۆ ببێتەوە سەبارەت بە پێکهاتی کابینەکەی و ئەو وەزارەتانی کە بەر کوورد دەکەوێت. بەپێی هەندێک سەرچاوە لە کۆی 22 وەزارەت 11 بەر لایەنە شیعەکان دەکەوێت، 6 بەر لایەنی سوننە و 5 بۆ لایەنی کوردی دەبێ و بەپی ئەو سەرچاوەیە لایەنەکانی وەکو مەسیحی و ئەوانی دیکە وەزارەتیان نابێت یان بەر ناکەوێ. گفتوگۆکن لەسەر پێکێنانی کابینەکەی مستەفا کازمی تا چەند سەرکەوتوو دەبێ و یعنی بیر بکەینەوە لەوەی کە کورد بۆچی تا ئێستا دەڵێ ئێمە پشتیوانی لە مستەفا کازمی دەکەین. ئایا ڕێکەوتنێک هەیە، لێک تێگەیشتنێک هەیە، یان کورد پێی وایە هەرچ کەسێک دۆخی عێراق بەرەو ئارامکردنەوە ببە و دۆخی پەیوەندەکانی هەرێم و بەغدا بەرەو ئارامکردنەوە ببە پێویستە و مەفروزە پشتیوانی لێ بکرێت. لەگەڵ جەبار محەممەد چاودێری سیاسی لە ستۆدیۆکانمان کە لە سلێمانی لەگەڵمایە گفتوگۆی ورترەکەین لەسەر پێکێنانی کابینەکەی مستەفا کازمی. کاک جەبار زۆر بەخێربێ، سپاس دەکەم. کاک جەبارەوەی کە باز دەکرێت مستەفا کازمی بڕیار وایە لە چەند ڕۆژی ئایندەیان لەم هەفتەیە سەردانی هەرێمی کوردستان بکە. بەپێی خوێندنەوەی تۆ مستەفا کازمی بۆ کورد چی پێیە و ئێمە لە هەرێمی کوردستان چی لێ داواکەین؟ سەرەتا زۆر سپاس. بەدڵنیایی ئەوەکو ڕاستپێراوێک بۆ پێکێنانی ئەنجومەنی وەزیران وەکو عرفێک پێویستە ئەو لایەنانەی کە نوێنەریان هەیە لە پەرلەمان بەڕێز کازمی سەردانیان کاوە یەکێ لەو پێکێنەرانەی پەرلەمانی عێراقیش کووردە کە محەممەد تۆفیق عەلای عەدنان زولفیەمیان نەکرد. بەڵێ بە تایبەتی یەکێ لەو هەڵانەی ئەو دوانەی پێشتر ئەتوانم بڵێم هەڵەزەقەکانی کە بووە مای ئەوەی کورد پشتیوانی نەکا ئەو بوو بە هەموو شێوەیە
ڕەتی کردبەوە کە لە حیزبەکان وەگەڵە کاندید وەربگرێ یا گوێگریان بکات بۆ چۆنێتی پێکێنانی ئەو کابینەی کە مەفروزە پێکی بێن. بەڵام بەڕێز مستەفا کاظمی بە تێپەڕبوونی دوو ئەزمموی پێشووتر ئەو دۆخەی کە لە بەردەمیەتی و خۆشی وەک بەرپرسی دەستگایەکی زۆر هەستیاری عێراق کە زۆربەی زانیاریەکان ئەتوانین بڵێن لە چاو دوو کاندیدەکەی پێشووترە ئەم بە حکمی شوێنەکەی مەفروض وایە زانیاری زیاتر لابێ بۆیە هەست بەوە ئەکا کە ئەو دانیشتن و جەولەکردنە ئەبێتە مایەی زیاتر پاڵپشتیکردن بۆ حکوومەتەکەی چونکە پێکهێنانی حکوومەت لەم دۆخەی ئێستەی عێراقا بەبێ پشتیوانی لایەنەکانی پێکهێنەر لە پەرلەمانی عێراقیە زۆر قورسە تێپەڕاندنی بۆیە ئەوە یەکێکە لەو دافعانەی کە بەڕێز کاظمی دێتە ئێرەوە کورد ئەوەی کە لە پێشووتریشە کاتێک کە پشتیوانی خۆی ڕانەگەیان بوو بۆ هەرێکێ لەو دوو کەسەی کە پێشتر تەکلیف کرابوون چاوەڕوانی بەرنامەی کاری حکوومەتەکە بوو ئایا بە چی شێوازەکە و لەسەر و هەمویانەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان جەختمان لەسەر کێشەکانی بینی هەرێم و بینی دەسەڵاتی ناوەند دەکردەوە کە لەسەر و هەمویانەوە مادەی 140 و کێشەی ناوچەدا بڕاوەکان بە شێوازێکی گشتی و مستحقاتی هەرێمی کوردستان و مستحقاتی هێزی پێشمەرگە و ئەو مامەڵەی حکوومەت ئەیکا دواتر لەگەڵ ئەو مادە دەستوریەی کە بەرگەی کۆمەڵە بەرگەی زۆر هەیە کە لە دەستورا بە یاسا پێویستە ڕێک بخرێ ئایا پێکهێنەرانی پەرلەمانی عێراقی و پاڵپشت بۆ حکوومەتە ئەم زەمینە سازی ئەکرێ بۆ ئەوەی ئەو هەموو کێشە و تەنگەشە و گیر و گرفتانە ئایا کورد ئومێدێکی بەوە هەبێ ئەم حکوومەتە نێتێکی وەگەڵێ هەنگاوی عملی بنێ بۆ چارەسەرکردنی ئەو تەنگەژانەی کە لە بینی هەرێم و لە بینی دەسەڵاتی ناوەندیا حکوومەتی ناوەندا هەیە. بۆیە هاتنەکەی بەڕاستی هەم بۆ بەڕێز کاظمی بەرهەمدارە هەم کوردیش وەکو سەرنجێکی معنەوی کە ئەوە سەرۆکی ئەنجومەنی ڕاستپێرا و سنگ و قورسایی هەرێمی کوردستان بە هەند وەرەگرێ ئەوە تا هاتووە دانووسانیان لەگەڵا کابزانە ڕوئیان بۆ داهاتوی حکوومەتەکەی چییە تا ئەویش لە بەرچاوی بکرێ. باشە ئێستا لە دۆخێک داین یعنی لە هەرێمی کوردستان چاوەڕین لە بەغداوە بەشە موچەی کە بۆ شایستەی دارایی هەرێمی کوردستان و لە ساڵی 2019 بەردەوام بووە بگاتە هەرێمی کوردستان. باز لە هەندێک گرفتەکرێ کە بەغدا دەڵێ مادەم لە 2020دا نەوتەکە ڕادەسمان نەکراوە ئێمە و بەشە بودجەیە نانێرین یان بڕیار درراوە تەنها بەشە بودجەی ئەم مانگای هەندێک زانیاری هەیە بڵاو دەکرێنەوە کە هیچی لەلایەن هەرێمی کوردستان نە بەغداوە 100% پشت ڕاست نەکراونەتەوە. هاتنی عەدنان مستەفا کاظمی و پشتیوانی کورد بۆی و حکوومەتێکی نوێ واجهەیەکی نوێ و بیرکردنەوەیکی نوێ لە ئیدارە و حکومڕانی لە بەغدا پێ دوایەم گرفتانە چارە ئەکات یان پێویستە ئێمە لای خۆمانەوە شێوازێکی تر مامەڵە بکەین لەگەڵ بەغدایە؟ من تەسەورەکەم بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە و بەهۆی ئەو تەنگەژانەی کە بە دوای خۆیان هێناوێتی لە بواری ئابووری ئامەبەستمە چونکە وای کرد کە ئەوانەی خواستیان لەسەر کڕینی نەوت هەبوو بەهۆی داخستنی کارگەکانەوە ئەم خواستە کەمی کرد و نرخی نەوت بۆ ئاستێکی زۆر مەترسیدار بە تایبەتی ئەو وڵاتانەی وەکو عێراقی خۆمان کە پشتیوانی وەگەڵە داراییمان لەسەر فرۆشتنی نەوتە ئەمانە هەمووی وای کردووە کە دۆخێک هاتۆتە پێشەوە وەکو پێشکرۆنا ناتوانین مامەڵە بکەین. بۆیە هەم هەرێمی کوردستان و هەم حکوومەتی عێراقیش پێویستە یعنی دانووسانێکی وەگەڵێ تازەتر لەسەر ئەو ڕێکەوتنانی پێشوو ئایا بە شێوازێک کە هەم هەرێمی کوردستان سوودمەند بێ و هەم عێراقیش ڕەزامەند بێ لەسەر ئەوەی پێشتر بڕیار بوو کە 250,000 بەرمیل نەوت پارەکەی ڕادەستی بەغا بکرێت لە مقابلە ئەویش ئەو تەکمیلەی کە بۆ موچەی فەرمانبەرانە بنێرێ بۆ هەرێمی کوردستان. بەڵام ئێستا قسە لەوەیە کە حکوومەتی عێراقیش یعنی وەزارەتی مالیە عێراقیش بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە بەهۆی ئەوەی
لە ئۆپیکا ینی مەرجێکە لەسەر عێراقیش کابێ ڕێژەی بەرهەمێنانی نەوتەکەی کەم کاتەوە جارێکیان فرۆشتنی نەوتەکەی کەمەکاتەوە و جارێکیان نرخی نەوتەکەش دابەزیەوە یعنی ئەمە دووقات دوو جۆر زیان ئەکات بۆیە ئەمە ینی هەم هەرێمی کوردستان ئەبێ تێبگات لە وەزعی کە عێراقی تێکەوتووە و عێراقیش ئەبێ وەگەڵە بە چاوێکی ئەوە سەیری هەرێمی کوردستان کا کە ئەویش کۆمەڵێ ئەرک و قورسایی لەسەر شانە یعنی پێویستەکە وەک جەنابەت باست کرد ئەگەر ئەم حکوومەتەی بەڕێز کاظمی تێپەڕێنرێ ئەگەر ستافێکی نوێ بتوانێت ئەو داهاتانەی کە لە تەواوی عێراقا لە دەواازە سنوورەکان لە فرۆشتنی نەوت لە نقطە گومرگیەکان لە زۆر سەرچاوی تری عەتەباتی مقدسە مەتارەکان ئەمانە هەمووی بێتەوە خەزێنی حکوومەت ڕەنگە بتوانرێ عێراق تووشی تەنگەژەیەک نەبێ کە ناچارێ سە قسە لەسەر ئەوواکێ ڕوبعێکی موچەکەیان پاشەکەوت بکرێ یا کەم بکرێتەوە یا بە شێوەیەک لە شێوەکان سەرفیاتی تەشغیلی یا کۆمەڵە سەرفیاتەیە بۆ ئاستێکی زۆر خواردتر دەستی پێوە بگیرێ کە ئەمەش هەمووی تەسیرەکە لە جۆری چالاکی لە حکومڕانی لە عێراقا و ئەوەش ڕنگدانەوەی ئەبێ بۆ ئەو عیلاقی لە بینی هەرێمی کوردستان و دەسەڵاتی ناوەندا ئەبێ چونکە دوجار ئەو بەڕەپارەی کە دێتە هەرێمی کوردستانەوە ڕەنگە بەو حەجمە یعنی خوانەخواستە ئەگەر دەستکاری کرێ هەرێمیش تووشی سەدمەیەکە بێت چونکە لە ئەساسە هەرێمیش خۆی داهاتەکەی دائەبەزێ ئەو نسبەی کە کەمەکرێتەوە لە نسبەی هەرێمی کوردستانیش ڕێژەیەکە بێ کەم بکرێتەوە. باشە ئێستا مستەفا کاظمی لە نێوماڵی شیعە گرفتی ماوە؟ ئێستا ئەتوانم بڵێم لەم دوو ڕۆژەی پێشووترە جۆرێک لە وەگەڵە ناڕەزایی دروست بووە چونکە شیعەکان بەتایبەتی ئێمە تایبەتتر بڵین لە حکوومەتەکەی بەڕێز عادل عەبدولمەهدیە ڕەوتی حکمە و گروپەکەی حەیدەر عەبادی پۆستی ویزاریان وەرنەگرت بەڵام لە ئێستادا ئەوان ینی یەکێکن لەو پاڵ پشتیانی کە بۆ مستەفا کاظمی ینی لە ڕیزی پێشەوەن و خواستیان ئەوەیە کۆمەڵێ مەناسبی سیادی هەیە وەری بگرن جگە لەوەش هەموو شیعە تەماشای مستەفا کاظمیەکە جۆرێک لە هاجسیان یا ترسیان لا دروست بووە کە ئەڵێن مستەفا کاظمی بە وەگەڵێ دوالیزمەیەکی زۆر جیاواز مامەڵە لەگەڵ پێکێنانی حکوومەتەکەیەکە بۆ کورد و بۆ سوننە یعنی جۆرێک لە گۆڕایاڵی هەیە کە مڕەشەحەکانی ئەوان بەبێ ڕەتکردنەوە قبولکە بەڵام بۆ شیعە ینی جۆرێک لە بربەست دروستکردن و هەڵاوێردی کاندیدەکان هەیە هەر بینیمان لە دوێنێپێرە ناوی کەسێکە هاو بۆ وەزیری دەرەوە بۆ وەزیری پەروەردە بۆ هەندێک وەزارەتی تر ئەمڕۆ یا دوێنێ ئەم ناوانە گۆڕانکاری بەسەرهات بۆیە هەندێک گروپی هەر بە ئاشکرا ینی هەڕەشەی لێ ئەەکەن ئەمانە ینی کۆمەڵێ بربەستن لە بەردەمی بەڕێز کاظمیە من هیوادارم ئەو سیناریوانەی کە بۆ محەممەد تۆفیق عەلاوی و عەدنان زولفی کە دوو دۆخی جیاواز بوون یعنی ئەم وردەکێشانە نەبێتە مای ئەوەی زیاتر ماڵی شیعی پەرتەوازە بێ دوجار ئەوان زۆرینەن ببێتە مای ئەرقە لە دروستکردن بۆ ئەم کابینەیە و ئەوەش جارێکی کە بمان خاتە تەنگەژەیەکی کە و کەسێکی کە تەکلیف کرێ یاخود هەڵەشانەوەی پەرلەمانی بەدوایە بێت ئەوەندەی کە کات لە بەردەستی مستەفا کاظمی داماوە و خوێندنەوەت بۆ ئەو ئەرقەلانی کە لە بەردەمیدا هەیە پێ دوایە بتوانێت تەواوی کابینەکەی بە یەکەم دانیشتنی پەرلەمان پەسەندەی پەرلەمان وەربگرێ یان پێ دوایە چەند وەکالەتێکی تێکەوێ بەهۆی ئەو گرفتانی کە هەن و ئایا ئەو گرفتانی کە لە نێوماڵی شیعەیە هەن دەبێتە گرفتێکی هەرێمایەتی و نێودەوڵەتی بۆ مستەفا کاظمی یا نابن؟ من لە ڕوانینی خۆم بۆ ئەوەی کە بەڕێز کاظمی دێت جەولەیەک لە هەرێمی کوردستانەکە حتمما ڕەنگە بەرنامەشی هەبێت لەگەڵ سونەکان پێشتر یا پاشتر جارێکی کە جەولەش لەگەڵ ئەوان نابکاتەوە ئەو فشارەیە کە لەلایەنی لایەنە شیعەکانەوە لەسەر کاظمی دروست بووە چونکە دەنگۆی ئەوەی هەیە کە هەرێمی کوردستان یا نوێنەرانی کورد لە حکوومەتی بەغدایە هەندێکیان لە کۆنەکان بمێننەوە کە ئەمەش بۆتە جێگەی ناڕزایی لایەنی شیعی بەدەر لەوەی ئێمە بیری ینی شەقامی عێراقیمان
وەکو غائب باس کردووە چکە ئەوانیش کۆمەڵی خواستی خۆیان هەبوو ئایا دوجار ئەم وەرەقەیەش ڕاناکێشێت جوڵەیەکی شەقام بەهۆی کۆرۆناوە تۆزە خەفەکراوە ئەمەش نابێتە وەگەڵێ تەنگەژەیەک و فشارێک لەسەر کازمی ئەگەر هاتوو ئەو جەولەی مفاوەزاتی کە لەگەڵ کورداوە لەگەڵ سونەیە جۆرێک لە دەستکرانەوە یا جۆرێک لە گۆڕینی کاندیدەکان لە پێکەنانی حکوومەتە هاتە بەردەستی بەڕێز مستەفا کازمی ئەمە ئاسانکاریە بێ بۆی قەناعەتیش بە شیعەکان بکەن کە بە پێی ویستی شەقام و بە پێی خواستی ئەو بەرنامەی کە لە زەهنێتی خۆیان بۆ حکومڕانی دایناوە نوێنەرەکان دیاری بکە بەڵام دوجار کۆمەڵێ ینی پۆستی سیادی هەیە بە تایبەتی خارجیە و بە تایبەتی داخلیە و ڕەنگە مالێ تا ڕادێک حەسم بێ بۆ کورد بەڵام کاندیدەکەی تۆزی ئیشکالەتی لەسەر ئایا بەڕێز فواد حسێن بمێنێتەوە یا بگۆڕێ بە کەسێکی کە ئەوە حتمما لەو جەولەی کە بەڕێز کازمی دێ ڕەنگە یەکلایی بکرێتەوە ئەگەر ئەمانە ئەم ئاسانکارانە بۆ بەڕێز کازمی بکرێ ڕەنگە بڵێن ئەو گیر و گرفتانەی کە لە شەقامی شیعیا هەیە کاریگەریان ئەوەنە نابێت کە بێتە مای ئەوەی عەرقەلە دروستکەن بۆ پێکەنانی حکوومەتەکەی چونکە یەکێک لەو یعنی بێدەنگبوونانی هەندێک لە گروپە شیعەکان ئەوەیە کە بەڕێز کازمی لەلایەن ئەمریکا و موافقەی ئێرانیشی تا ڕادێک لەسەر هەیە چونکە هەنگاوەکانی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە بەردەممانایە لە مانگی 6 ڕەنگە مانگی 7 بە شێوازێکی فەرمی دانووسان بکرێت حکوومەتی عێراقی لەگەڵ دەسەڵاتی ئەمریکیە کە بە شێوەیەک لە شێوەکان ئایا بەزم و دەڕیبەکان بمێنەوە یاخود کشانەوە بێت و تەنها سەفارەت و کۆمەڵە ڕموزی ئەمریکی لێرە بمێنێ یعنی ئەمە ژواکات کە خۆمان ئەزانین کۆمەڵێک هەیە کە کاریگەری و هەژمونی کۆماری ئیسلامی ئێران بەسەرەوێتی ئەگەر ئەم ڕەزامەندبوونەی ئێرانیش دروست بووە و بەردەوامی هەبێ حتمما ئەبێتە ڕەزامەندی ئەو گروپانە کەواتە ئەمانە هەمووی ئەبێتە وەگەڵی ئاسانکاریەک بۆ تێپەڕاندنی ئەو کابینەی کە مەفروزە لە هەفتەی داهاتوو یا چەند ڕۆژی داهاتووە کۆبوونەوەی پەرلەمانی بۆ بکرێ و ئیقراری لەسەر بکرێت. زۆر باشە سوپاس دەکەم بەڕێز جەبار محەممەد چاودێری سیاسی سوپاس کە لە تەوەری دۆم لەگەڵمان بووین سوپاس بۆ ئەوش کە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ.